ئەو شێوەی پێداویستی و شمەکی دیکەی ڕۆژانە لە هەرێمی کوردستان نرخی غازی ماڵانیش گران کرا بە جۆرێک هەر بوتڵێک غاز 1000 دیناری چووەتە سەر. لە پارێزگای ئەڵەبجە وڵاتیان کاردانەوەیان بەرامبەرم بارگرانیە نوێیی سەرشانیان نیشاندا. ئەوان پێیان وایە لە سایەی حیزبەکانی دەسەڵاتدا هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بارگرانیان بۆ دروست دەبێت. گومانیتیان ئێمە بارگرانی لەسەر خەڵ بەس ئێمە وەکو خۆ من بەس باسی خۆمەکەم باسی یەک کەسی تر لە پاڵمای بۆ کاکبرانە پاڵمایە من علاقەم بەشتی واوە نییە من باسی خۆمەکەم ئێستا ئەم بەیانەیە کە ناردوومە طبعا لە پێش و پرسیارەکەم کاک فڵان کەس لە معمەلی غازەکە طبعا ئەمڕۆ چەند بنیارم ئەمڕۆ توێتی 7.5 بنیارە کاکە 7.5کەم نارگە احتیاجی من 1000 زیاتر بەکری دووکان و بەکری خۆم و بەکری هێنانیشیۆ 1000 خەمەسەری بەخوا 250 بۆ ئەمێنێتەوە یان نەمێنێتەوە ئیتر ڕۆژی 5 غاز 4 غاز 6 غاز بە زانشی پێغەمبەرگیانە فەرمێت لەسەر کارێ بەردەوام بە هەرچەند کەم ئینشا ئەڵڵا خوا ڕزقارەدا. غاز فرۆشەیەک کە بە کۆڵانەکاندا دەگەڕێت دەڵێت خەڵگەیە پارەی بتڵێک غازی لە ماڵدانیە و غاز بە قەرزدا دەگرێت. ئەوەش دەڵێت بەرزبوونەوەی نرخی هەموو پێداویستەکان حکوومەت لی بەرپرسیارە. ئێمە حەز ناکەین بەم شێوە گران بووە شتەکە لە دەستی ئێمانەیە ئێمە بەس 1000 دیناری بۆ ئێمەتیایە لەوێ بە 6.5 جاران ئەیاناینی ئەمانە بە 7.5 ئیسە قەرارە ئەڵێن ئەبێ بە 7.5 لە مەعمەلە باریکەن ئێمەش ناچارین بین بە 8.5 یانی شتەکە لە دەستی ئێمانەیە ئێمەش حەزمان بەم وەزعە نییە لەبەرەوە هاوڵاتی فەقیرە بەخوا ماڵی وای پارەی غازەکەی پێ نییە هیوایە بە قەرز ئەیبا ئێمەش ناچارین بە زەیمان پێێت و مەجبور بۆیان داگرین ئەمە حاڵەکەی ئێمەی چەند جار نەفەر هاتۆتە پاڵمان بۆ شتێ بکڕێ دەستی کردەوە گیرفانی 1000 پێ نەبووە. ڕۆژانی پێشووتر بتلێک غازی ماڵان بە 6500 دینار لە کارگا پڕ دەکرا و دەفرۆشرا بە 7500 دینار بەڵام ماوەی 2 ڕۆژە نرخەکەی بەرز بووەتەوە و لە کارگەی غاز بە 7500 دینار بتڵێک پڕ دەکرێت و بە 8500 بە هاوڵاتی دەفرۆشرێت. لەم بارودۆخە سەختە دارایی هاوڵاتیانی هەرێمی تێدایە ڕۆژانەش بە گرانبوونی شمەک و کاڵا و لە ئێستاشدا غازی ماڵان هێندەی دیکە ژیان سەختتر دەکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.